و ساڵانە گێرە تەماشەکە چنجاری ئفتار کردیۆ پێک و کردێ و خەڵکو دەگێ پێی وستێ خەڵکو دەگێ خێر بێت ئینشاءالله وەڵی ساڵانە تاواچ و ئەحماوانە احترامی تایبەت پێی ڕەمەزانی ریاندرێ ڕەمەزان بە شێوەی جوانتر و خاصە تاواچ و دەگاکە گەرمتر پێشوازی چۆنەکریان ئینە نەک ئینە هەرجە ئیسەنە من نەوەحوت و بەخاسی فکرمان نەوەحوت پیلاوە هەتا ئیسە بە گەرمی و بە شێوەیە جوانتر و خاسەر پێشوازی کریان و ساڵانە گێرە تەماشەکە چنجاری ئفتار کردیۆ پێک و کردێ و خەڵکو دەگێ پێی وستێ خەڵکو دەگێ چونکە نەکەینە جەڕۆ و واشمە کۆمەڵایەتی و جەڕوە دینیەکەی شەرخوا پەنەژوەشە مسلمانە برێنێ ئەگەر یوتنی وی ناکوێ باوە و با بای سوئانەی کە پێسواچی هەم پتەوتەرکردی کۆمەڵگای جا دماوانەی بەتابەت ساڵ و ئێساڵی کە ئیسەماشا تا حەدێ تێکەڵی و ئاشناوی چێوە کەم بێن و نامن ئەژۆم گێرە بەعکسەوە ئەحماواشنە نەک کەم نەبێن و گێرە پتەتەر بێن ئەنا ئەروی سپەنج ڕەمەزانی هەرچی مزگە خنجیلانە ئینە دووەم ئفتارمانەکە کردیۆ دەست مسلمانە وەش بۆ دەستوان شەوەش بۆ کە دەستشابێن جەکار و خێر و خێرمەندینەوە چونکە تەماشەکەرە دڵوەشی ئیگرد و گەنجا کە دڵوەشی پی کاری بێن و بە ئالوودە بینە بە مزگی دماوانەی واش و ساڵەکە وێردەش ناوەختی ئیمکانیات پێسی سەیفرە نەبێ بەڵام تاو باش و بە نوعێتر جێڕا و شیرینی و جەڕا و کاقدری و جەڕا و تەراویحەکەوە دەگاکەی زیاتر یۆوە بێ زیاتر دڵشا بە یوترینەوەش بێ زیاتر یوترین ئشانسێنێ ئیسەش هەرمانەنەوە ئانەجە باو باپیرەوەمانەوە تا ئیسەیش شکر پەی خوای هەر ئاتێکەڵیە هەن و هەر ئاحترامە هەن و منیش پێسەوێم جنەوە حوت پیلاوە تاواچنەوە چواریش تێکەڵیە فرم چەنی زاوڵە ئاوەختی و پیاە ئیسەش هەر ئیجیلەکە هەنێ هەر تێکەڵیم چەنیشا هەن و واچ و بە شێوەی گەرمتەریش ئەلحەمدوللا احترامیش من لێ دەگاکەنەوە وەسپاسی شاکر و ئینە احترام وێشانە ئینە گەوری وێشانە مرمانشەی تۆ جەناب تۆش قوربانە